بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم كتابي مدارج السالكين يشكل لكتاب زور نابكاني زاناي بيبرز ابن القيم رضا ورحمة خوالي به منزلو بلكاني خواناسي من مباسكا چون إنسان بقادر ما يكا سرأكي وسربان بهمان چشن عبدایتی خوا پلبندی هەیە، هەر یەکەمان جاری وهەیە ئەگەینە پلەیەک ئەگەینە شوێنێک ئەم پلانە زۆر گرنگە ئینسانی ئیماندار بزانێ هەمووش ئەمانە کۆکراوەی ئایەتی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەفەرمێ مەنزیلەیەکی زۆر گرنگ بریتێ لە مەنزیلەی حەیا و شەرمکردن. شەرمکردن منزلەیەکی زۆر گەورەی خواناسی، ئینسان بگاتەوە ئاستەی شەرمکە لە خوا. كاتك أخوة جل جلاله لقرآن أفرمي إن الله كان عليكم رقيبا يا أفرمي يعلم خائنة الأعين وما تخفي الصدور ألم يعلم بأن الله يرى. هموم آياتنا باسي وكأخوة جل جلاله بردوام شاوي ليتا آقاي ليتا لقلطة. إنسان كاتك أخوة جل جلاله بعظيمي وقوري لقل يا أبيت چۆن مامەڵە ئەکا، چۆن هەڵس و کەوتەکە. ئەگەر ئەم هەستەی لەلا دروست بێ زۆر شەرم ئەکا کاتێککە عەبدایەتی ئەکا، شەرم ئەکا کاتێککە تووشی گوناحە بێ. ابن عمر رضا ڕەحمەتی خوای لێ بێ بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ پیاوێک پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە حوزوری ئەوە پیاوێکی بینی براکەی خۆی ئامۆژگاریە کرد لە حەیایە، ئەو شەرمت هەبێ و حەیا زۆر باش و ئەمانە، فەرمووی دەعه وازی لێ بێنە فإن الحياء من الإيمان. حیا لە خۆ بۆ ئینسان دروست نابێ. حیا کاتێک دروستە بێ کە ئینسان ئیمانێکی زۆر جوان و قایم لە ناخیا هەبێ. ئەبی سەعید بۆمان ئەگەڕێتەوە ڕەزا ڕەحمەتی خوای لێ فەرمێ خۆشەویست صلی الله علیه وسلم زۆر خۆی شەرمن بوو. ئەفەرمێ ئەوەندەی حیا ئەکرد چۆن ئافرەتێکی تازە پێگەیشت و لەناو خێوەتی خۆیان چەند شەرم ئەکا کە بێتە دەرەوە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەوها بوو. ئەفەرمێ هەر شتێکی پێ ناخۆش بووایە یەکسەر لە دەموچاویە لە شەرمی دەموچاویە دەرکمان پێ ئەکرد کە ئەو شتەی پێ ناخۆشە و پێی ناڕەحەت. لە صەحیحەین هاتووە خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەلیمەیەک هەیە کەلامی نبووەی ئولایە، هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام ئەم کەلیمەیان فەرموویانە ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت. تەمام ئەم فەرمایشتە دوو معنای هەیە، زۆر کات هەر ئێمە یەک معنای وەرەگرین. یەکەم معنای ئەگەر کەسێک شەرمی نەکرد حەیای نەبوو هەرچی شتێکە ئەیکا، مادام شەرم لە ذاتی تۆیان نییە چی ئەکەی بکە، واتە شەرم گێڕەوەی ئینسانە لە خراپەکان. دووهەمینیان ئەفەرمێ تەهدید نییە، ئەم فەرمودەیە تەهدیدی کەسێک ناکا کە بڵێ شەرم ناکە ئیتر بڕۆ چی ئەکەی بیکە، نا. ئەفەرمێ ئەمە ئەمری ئیباحەیە. ئەویش ئەفەرمێ هەر کاتێ هەر کردەوەیەک زانیت شەرمی لێ ناکەی، ناترسی کە خەڵک پێت بزانێ، خەڵک سەیرت کە، ناترسی لەوەی کە خوا جەل جەلاوە ئاگای لێت بێ، بڕۆ و ئیشە جێبەجێک. هەردوو معناکە هەیە. معنای دووهەمیان معنایەکی زۆر دەقیقە. ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت، مادام بابەتەکە شەرمی تێ نەکەوێ بڕۆ چی ئەکەی بیک. هەمووی ئەجرە و فەزڵە و گەورەیە بۆ ئینسان. لە فەرمودەیەکە پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمووی ئیستەحیوا من الله حق الحیاء، لخوا شرم كان بالطواوي شرم كردن. وتيان أي بيغمري خوا صلى الله عليه وسلم وآله وسلم أو نيما شرم أكين فرموي ليس ذلكم ولكن من استحيا من الله حق الحياء فليحفظ الرأس وما وعى. كاتك طواو شرم لخوا كردوه سروا أوي بسرا أو جزري هرهم يباراستبه، وليحفظ البطن وما حوى سكي خوتو أوي لنا وسكتا هرهم پاراستبێتێ. وەلیەذکر المەوتە والبلا، هەمیشە بیری مردن و تیاچوونی ئینسانت هەبێ، اینجا تەواوی شەرمت کردووە. ومن أراد الآخرة ترك زينة الدنيا، أو كسي
آخرتي بواز للزينة وجوان كان الدنيا هنا فمن فعل ذلك فقد استحيا من الله حق الحياء كسك أمان أمسيشتا أمشوارشتا هم وتيابه أفرمي أو كاتا حقي حياة داو بطاوي شرمي كدو الأخوة جل جلاله أفرمي حياة لزمان عربية لحياته وهاتو ابن القيم شون كسيكي مردو بيانا بيش شاي وخود كحياتي تيك يا منالك لسكي دايكياتي بأندازي أم بنجي لي حرشي اشتهيتي بنجي هي دسي هي تشاوي هي بروي هي برجانجي هي كره هموي هي بلام هج والله حركة شينية أو رجيك حياتي يتبر ورده يترك ويتحرك وجوله دروسه حمشتكي بدروسه أفرمي شون أمر دو أو زندو أبته حياة بوي عرب لحياته هنا أو كلمة يعني جياني إنسان أجر حياة نبي حشتك نبي أفرمي حتى بباران وتوى الحياة بوشي بيانو تشك باران زوي زندو أكاتو أفرمي زندويتي ضلي إنسان زندويتي الروحي إنسان لحياة وشرمي إنسان جنيدي بغدادي فرمويتي رحمتي خوي ليبه الحياء رؤية الآلاء حياء أويا نعمة كان خوي بيني تقصيري خود ببيني حالتي لمني وأنا أفرمي دروس أبي بي أوتري حياء أفرمي أيش أويا خلقك أخلاقك لتويا دروس أبي وات لي أكواز لقبائح وخرافة بيني وبرو تشاكو وجوان كاريبيت أفرمي حكما يكون فرمي أنا أحيو الحياء بمجالسة من يستحيا منه أجر كسيكي برئز بيني كخلق شرمي اللي أكرد أفرمي بسول لقال يا دانيشة للاي أول دودة حياة بوتو دروس أبي وشرم دروس أبي كاتيك ولا قال كسيكي بحياة وبشرمة هل أصيت داريش أفرمي عمارتي قلب ساغبون وقلب ابن القيم ضلبون آودان بوني ضل بدوشته هيبتي خوا زور بي لدلتا حياة زور بي لخوا أفرمي أجر أم دواني تيانا بي أو ضل خيري تيانا ما ذنوني مصري فرمويتي حياة أو هيبتيك لدلي تويا هست بوحشة أكي كاتيك غلطك أكي لحظور إخوة جل جلال والشرم دأت أجري هست بوحشة أكي هست أكي دنيا دار وخوا بسرت أفرمي أو حياة أفرمي زور كات خوشويستي وهاد لي أكا قصبكي بس حيوات لي أكا بيدنك بيت هيج نالي شرمكي سر نبيكي سري السقطي أفرمي حياة وأنس همو جار تقادن ضلت أفرمي أجر زوء ورعي تيابو زهدي شي تيابو ضل ورعي تيابو إنجح حياة وأنس تيا جيجير أبي وإلا أرون أثرك إلهي هي زور قوري حديثك كقدسية أجر شي سندكي مقالي كتاب الله ابن القيم نقلي كردوه أفرمي خواي قوري أفرمي يا ابن آدم إنك ما استحييت مني أنسيت الناس عيوبك أي ابن آدم حتى وكتو حياة وشرم كي لمن هرشي عيبه هي لبير خلشي أبمو بويا علماء تصوف قسيشان هي الله أقر قناهك كرد توبد لي كرد أو قناها هم جارد دوباره ما كروا خواي جان لفلانة قناهم ببورة الله ملائكة لبيري أنا تشت خوا لبيري خلشي أباته وأنسيت بقاع الأرض ذنوبك أفرمي خاكي الزوي عشاء أو قري الزوي أو شواني كتو قناها تياقلوا شاهدين لسر أداء أفرمي لبيري أي شيء أبمو ومحوت من أم الكتاب زلاتك لأمي كتابك للرجي قيامته وري أقريته زلاتك كاني تويتي أنا ما خو أجر شرم لينكي وإلا ناقشتك الحساب يوم القيامة للرجي قيامته محاسبيك زور شديد وتندد أكما عبد والشرم بيت ماي أو إخوان لهم قناها كان ببوري نقلت ببوري لبيري ملائكته ملائي أعلاه لبيري الزوي ولبيري الشاهد كان بيرته لبيري إنسان يباته بو إنسان جاري واي هلا وزلاتي زور لكاتي جنجي وأنا كبي أجا كس خلا كان يبيرنا معه أو خواجة لجلاله لبيري بردونته أفرمي أثري كتري هي أفرمي ما أنصفني عبدي يدعوني فأستحي أن أرده ويعصيني ولا أستحي مني أي هوار عبد كم شن بإنصافه أو دزبر زكاته دعاءك خواي قورا فرمي من شرم أكم دسي بجرمه ودعاكي بجيرانكم وبي عطانكم كشي أو قناه أكات زور بأشكرا وزور ببيخم وشرم لمناك
يحيى كري معاذ فرمي من استحيا من الله مطيعا استحيا منه وهو مذنب. هر کسی لکاتی عبدایت یکانیا شرم لخوابك أو كاتيك جناهك خوش شرمي لإكات وعفوي إك. أفرمي أم قصير شرحي زوري أبي أفرمي إنساني كزور كريم به زور بريز به أجر كسي بسر جناهه وبين زوزو شرم أكاد شرم داي أجري غم أخوات شرم أكا هر بيشي بلي جاري وهي كسي جد الله ما وصف فلان كس أو غلاي كردو ناتوانا بيبلم أو شرمي كرمي بي أوتري كسي بريز ناتوانا عيب كان بداته بأنه سواني خلقه دي خوا جل جلاله شرم أكا لم عبدكاتك جناهك. خوا جل جلاله شون شرم أكا لعبدك أفرمي أو جورك فهمي إنسان كان تيناقا بس حياة كيبيوتي حياء كرم حياء بر حياء جود حياء جلال لفرمايش تهاتوا أفرمي فإنه حي كريم خوا زوزر شرم أكا زوزر بخشن ديا يستحي من عبده إذا رفع إليه يديه أن يردهما صفرا. شرم أكا خوا أجر عبدكي دسي برس كردو بحضوري أو كبدسي خالي دسي بجرته حتشي نداتي رب العالمين بعظمته يقول شرم كان لم عبدي. ويستحي أن يعذب ذا شيبة شابت في الإسلام وخوا جل جلاله شرم أكا لمويكي سبيك الإسلام سبيبو بخوا شرم أكا عقوبة أو كسبدا وأو كسانك هلا جرجي وخليكي خواناسي وطاعة زور فضيلة دسجيريان أبي مويك لإسلام بخواناسي ولا تويا سبيبو ضلنيا بالنورك للرجل قيامته فرماشتك أفرميش شيبت لإنسان مسلمان النور للرجل قيامته بو يخوا جل جلاله شرمك لكسك مويكي سبيكر دبي لخزمتي إسلاما خوا جل جلاله عذاب وعقوبة أم كسبت أجر جناه هلايكي كرد. أفرمي يحيى كريم معاذ فرميتي سبحان من يذنب عبده ويستحي هو. سبحان الله لو پروردگاري كعبدك جناهك كتي خوا شرمك. أفرمي جورا كاني حياة زور دجور حياة هي خطاو كردوه حياة هي كم ترخمي وكردوه حياة هي جلالي كسيكي جورا حضوري كسيكي جورا قصيكي هلط كردوه كسيكي كريمة كردوته يعني تو كريمي أهل كرمي هستكي شرمك زور جورا داتجري حياة حشمة مان هي حياة استصغار نفس مان هي احتقار مان هي محبة مان عبود والحال دجور حياة مان هي. أفرمي آدم عليه السلام كلبهشتا للداركي خوارد رايكرت للرواياتك أفرمي رب العالمين بيود أفرارا مني يا آدم أولا من رأك يا آدم فرموي لا يا رب بل استحياء بل حياء منك خوايان أبد لتوراناكم بكيبرم بس شرم لتوأكم كمن أمهلا قوري أمكرت. أفرمي حياة بيغمريان صلى الله عليه وسلم ما حياة كرمي في أوتري طبعا كالزينبي خواس بيغمريان صلى الله عليه وآله وسلم كمالي خلقي زوري خلق كردن خلق هر دانشتن هلنا أسان هلنا أسان حزنك اللي خزمتي بيغمرابن صلى الله عليه وسلم خوشويستيج ماندو وزور ماندو. أفرمي روي نبو بيان بلاي هستن برون هلاكم هر وستا هر چاوەڕێی کردن خوا جل جلاله لقرآن باسی کرد أي إيمان داران پیغمبر صلى الله عليه وآله وسلم شرمتان ليكا خوا شرمتان ليناكا إيشكتان طابو دور كونو ماندوو پیغمبر صلى الله عليه وسلم أو بيوتري حياة كرم روينية بميوانكي والله درنگ برو حياة حشمت من هي. إمام علي رضا رحمة الله فرمي كنت رجلا مذاء كسك ومبيايا ومذيم زور طبعا لداويني بياوا چەند کۆمەڵە ئاوێک گێنە دەرەوەیەکی لە ئاوەکان پێوترێ مەذی. ئەفەرمێ زۆر شەرم ئەکرد کە پرسیارکەم لە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم چونکە خێزانەکەم کچی ئەو بوو کەسێکم پەیا کرد وتم ئەم پرسیارم بۆ بکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حیای حشمەتە. حیاکان زۆرن ئینسان جاری وا هەیە حیاەکە ئەوەندە خۆی بە کەم ئەزانێ شەرم ئەکا لە حضوری خوایە جل جلاله حتى طلبی داوەخوازیەکانیشی بکە. وی لە ڕوایەتێکە ئەفەرمێ موسى عليه السلام تی والله یا ئیلاهی شەرم ئەکەم کە شتێکی بەسیتی دنیام پێویستە و من داوا لە تۆیەکی عەظیم و گەورە بکەم
فرمووی ئەی موسا سەلنی حتى ملح عجينك وعلف شاتك حتى وەکو خوێی ناو هەویرەکەتم داوا لێ بکە ئەلەفی ئاژەڵەکانیشتم داوا لێ بکە مەڕەکانتم داوا لێ بکە بۆی ئەمە جۆرێک لە استحقار و استصغاری ئینسان نفسی خۆیەتی لە حضوری ئیلاهیە هەندێک جار حەیای شەرەف و عیزەتە ئینسان هەموو شتەکانی تۆکمەیە بەڵام هێشتا شەرم ئەکا لە خوا جەل جەلالوه ڕووی نییە سەر هەڵبڕێ لە حضوری خوایە بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ مناڵەکە چۆن پەروەردە ئەکەی ئەفەرمێ یەکەم صفەت کە لە مناڵەکەتا دروستی کەی لە پەروەردەیە حەیایە با مناڵەکە شەرم کە ئێستا لایە ماڵێن با شەرم نەکا دوایی خراپە بۆی بەعەکسەوە باشترین صفەت لە ئینسانە شەرم ئیمامی هەڕەوی ئەفەرمێ یەکەمین هەنگاوی پلەی خەواز کە بۆ لای خوا ئەڕۆن کە دەرەجەکانیان ئیتر وردە دەگەشتۆتە کەماڵ بەرەو خەواز ئەڕۆن بەرزە بنە حەیایە لە خوا شەرمە لە خوا بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر بە شەرم بێ لە خوا جەل جەلالوه خوایەکی عەزیم بەم عەزەمەتەی خۆی ئەم هەموو نعمەتەی دابێ بە تۆ لە بەرامبەرە تۆ شەرمی لێ نەکەی گوناهە بە دڵتا دێ گوناهە بە فکرتا دێ گوناهە بە چاو ئەیکەی گوناهە بە دەست ئەیکەی گوناهە بە زمان ئەیکەی وەرە شەرم لە خوا نەکەی هەموو ڕۆژە غیبەتکەی شەرم لە خوا نەکەی ئەم هەموو نەزەرە شەرم لە خوا نەکەی ئەم هەموو خراپەکاریە بە دڵتایە کورە شەرم لە خوا نەکەی لە نوێژە لە حوزوریە وەسابی دڵە لە شوێنە تر بێ ئەی هاوار شەرم لە خوا نەکەی ڕۆژوو بگری بە بێ ئاگایی غافڵانە شەرمکردن لە خوا صفەتێکی زۆر مەنزیلەیەکی زۆر گەورەی خوا ناسی ئەبێ ئینسان جهد و جیهاد کاتە ئەگاتە ئەم پلە بەرزە بەڕاستی ئەمە پلەیەکە ئەولیا گەورەکان گەیشتونەتە ئەم پلە و لە ئاستێکی زۆر بەرزە مامەڵەیان کردو لەگەڵ خوای خۆیانە جەل جەلالوه تەسەوور کە لە بابەتی حەیایە ئەفەرمێ ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەناو حەمامە هیچ کەسێکی لێ نییە ئەفەرمێ قەت هەڵ نەئەسایەوە بە پێوە بە تەواوی بە پێوە ڕابوەستێت و جلەکانی لەبەرکە شەرمی ئەکرد خۆی ئەچەمانەوە جۆرێکە لە حەیاش لە شەرم کە مەلائیکە شەرمی لێ ئەکە و زۆرێکی تر لە پیاو باشان هەمویان ئەم جۆرە شەرمەیان هەبوو لە خوا جەل جەلالوه لە کاتی ڕاکشانیە شەرمیان کردو کە بە لای ڕاستان نەکەون شەرمیان کردو کە ئەو سنەتە جێبەجێ نەکەن شەرمیان کردو ئەگەر جلێ لەبەرکەن دەستی ڕاستیان لە پێشەوە لەبەر نەکەن سنەتەکە جێبەجێ نەکەن ئەمانە هەمووی شەرمن لەم بەرنامە شیرینە ئەبێ ئێمە ئیماندار کاری لەسەرکەن بگەینە ئەم پلەی خوا ناسیە پلەیەکی زۆر بەرزە ئەمە ئینسانی ئیماندار ئەبێ جەنگ و جیهاد کە هەتا ئەیگات بەڕاستی ئینسان ئەگەر لە حوزوری خوایە شەرمی نەبوو ئیتر لە هیچ شتێک شەرمی نابێت بیرکەرەوەی عەبد خوا جەل جەلالوه شەرم لە تۆ بکە ئەخر تۆ چیت خوا شەرم لێ بکە وەرە ئەی عەبد موویەکە سپی کردو بە نوێژێکی کرچ و کاڵەوە کەچی دەست بەرزکێتەوە خوا شەرم لێ بکە وەرە ئەی عەبد خوا جەل جەلالوه ئاوا دەست بەرزکردێتەوە بە سفری نەیگەڕێتەوە هەر شتێکت هەر بداتێ إلا بالله قبولك دعاء كان ليت حتى علماء فرموا للدنيا شابين دا الآخرة إلا دعاء جيراك لوجك شرم ليك دي ورأي عبد وشرم لأخوانك أبيتش عبدي بي يا إلهي والله إنسان شرم أكا كاتي باسي شرم أكات أبي خويا بم عظمتي خوي أم إنساني بلاوة شن قولة بي أم مسلماني بلاوة شن عظيم بي كأم مسلمانة قناه كاتو خوا شرمي لبكا لبري أوي خوي شرمك أقل لعبداتي كان تا شرمن بوي برامبر بخوا جل جلاله ويا علماء فرمون أو أستغفر الله نيك إيكي دواي نويش يا دواي هر عبداتي لعبداتي كان كإيكي أفرمون أو استغفاري حياة استغفاري شرمة خواي خجالتم نويجك بو كردي غفلت هاد بسرما بأقاي هاد خيال هاد بميشكما أستغفر الله أستغفر الله أستغفر الله سيجر تكرار كيتو بۆیە هەر یەکێک لە ئێمە لە ڕاستیە ئەبێت جەنگکەین لەسەر ئەم سیفەتە هەتاوەکو لە ناخمانە دروست ئەبێت کە تەفسیلاتی زۆرە و ئیمامی هەڕەوی و ئیبن قەیم ڕەزا ڕەحمەتی خوا لێی بە درێژی باسییان کردووە کەسێک بێ ئەتوانێت بگەڕێتەوە سەر کتێبەکە زۆر سوودی لێ وەرئەگرێ بۆ دروستبوونی سیفەتی حەیا لە ئینسانە خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت لە هەموو گوناهەکانمان ببوورە یا رب العالمین خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کرد
گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێحەیا بوون لە حوزوری تۆیە عەفومان کە ئیلاهی داوای عەفوێکت لێ ئەکەین لە هەموو گوناهێکە لەمەوە پێش کردومانە یا لەمەوە دوای ئەکەین و فریای تەوبە ناکەوین یا ئەکرەم الئەکرەمین خۆی داوات لێ ئەکەین ئەم شەوانەی قەدر بەخوا ئەزانین تۆ دوعای عەفوون تحب العەفو زۆر پێخۆش ئەزانین تۆ بەخشندەیت پێخۆشە عەفوت پێخۆشە ئێمەش هاتوین ماڵێ لە ماڵەکانی تۆمان ئاوەدان کردوێتەوە عەفومان کە یا ئیلاهی ئیلاهی بەم بێشەرمی خۆمان هاتین باسی ئەمشۆ شەرممان کرد تەنها لە پێناوی ئەوەی کەلیمەتی ئەم پیاوە گەورانە ببێتە شیفای دەرد و برینەکانی ناخمان و پەروەردەیەکی دروست ببین لەسەر خزمەتی دین یا ئیلاهی دەی خۆت بۆ خۆتمان کە عەبدە شەرمنەکانی خۆت یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە هەرچی گرفتێ هەمانە بۆمان چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتا کە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقە ڕسقی حەڵاڵی زیاد کە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان دڵی نائارامە دڵی ئارام کە ماڵی نائارامە ماڵی ئارام کە ئیلاهی داوای ئارامی و ڕەحمەت و بەرەکەت و بەزەیت لێ ئەکەین یا رب العالمین ئیلاهی ئەومان گرفتاری گوناهەیە کە خۆی پێ عیلاج ناکرێت تۆ عیلاجی کە یا رب العالمین ئیلاهی ئێمە بەخوا شەرمەکەین کاتێک کە ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێ لێ ئەگرین و باسەکەین ئەزانین تۆ حەیی و کەریمی یا ئیلاهی دەسی مۆسپیەکان ناگەڕیتە دواوە یا رب العالمین بە حورمەتی ئەم مۆسپیانەی کە لەگەڵمانان و دەستیان بەرزکەوتەوە و دڵیان لەگەڵ ئەم دوعایانایە خۆی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم دوعایانەمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین لێمان خۆش بە یا رب العالمین ئیلاهی بحرمتي دڵی ئەو گەنجە تەوبەکارانە یا ئەکرەم الئەکرەمین هانامان هێناوە ئەمانە حەبیبی تۆن تو گەورەی خۆت ئەم تەوبەی ئەوان ئەکەینە وەسیلە یا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ڕەحمەتێک بەسەرمانە ببارێنە کە دنیامانی پێ ئارام و خۆش ببێ ڕەحمەتێ بەسەرمانە ببارێنە لسر مرگ و مردنا آراممان کات إلهي لو كاتيك الرحمن در أشي تو قوري خود برحمتي خوت من مك ببزي خوت من مك بخوا إلهي أزانين إما كلك من نية وشهر من دي بردم ديواني توين بس بخوا پروردگار لزمن اكي زور فتنة وفسادين تو قوري خوت خوايا تو خود سر پرشتي من كلا سر مرق مانا ما من در دسي خو من ما من در دسي شيطان ما من در دسي نفس من إلهي داوى اللي أكين لسر مرقا بهانا ما نورا لو عبدا نبي كأم دنيا بجينا هلا إلا بشيات ما نو نبي تو قوري خود ذكري سر مرق ما مكر لا إله إلا الله خويا داوى اللي أكين سر مرق ما مكر حسني ظن من بكر باشتين روجا كان جيان من بول لقايته يا رب العالمين إلهي أو كاتي بحال وبكسن شن مسلمانك لدور ما كو ابنه وأمان شورن إما الزور بحال لو كاتا يا إلهي تنها تشاومان للرحمة تو يا رحمة بسرمانا بباريني بخوا پروردگارا جلو برگو پوشاك من هموي لا أچه خجالتي دل من هموي لحضوري تو يا در أكوه رشي قناها كان من هر هموي واضح أبي تو قوري خود خوايا ستر من كا عيب كان من دا بشارة ويا أكرم الأكرمين إلهي لو كاتي أمان خاننا وقوري كتارة بكسو بحال إلهي الرحمة خود بسرمانا ببارين پروردگارا بكست ترين كسو كاتي كوا بكسترين كسين أو كاتمانا كوا أمان خاننا وقوري بخوا خواهي جان زور بحال لو كاتي زور بتويشو باتفاقين تنها اشتێک چاوەڕێکن ڕەحمەتی تۆیە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن ئیلاهی ئەو کاتەی تەڵقینمان ئەکرێت و دەورمان چۆڵەکرێ هیچ کەسێکمان نامێنێ و هیچ ئەنیس و هاوڵێکمان نامێنێ تەنانەت خۆشەویستەکانیشمان لە دنیا هەمووی بەجێمان ئەهێڵن
تەنها لەگەڵ تۆیە ئەمێنینەوە. ئیلاهی لەو کاتە ڕەحمات و بەرەکاتی خۆت بەسەرمانە ببارێن، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن. خوایە چۆن لە دنیا گوناهەکانت شاردینەوە و عەیبەکانت ون کردین، لە ناو گۆڕەکانمانە خوایە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن. پەروەردگارە لەو کاتێک کە زیندوو ئەکرێنەوە کە زۆر بێدەرەتانین، زۆر ڕوت و ڕەجاڵین، زۆر بێتفاقین، زۆر بێزاد و توێشوین، یا ئیلاهی نقم و غەرقی ناو گوناهین، بەخوا پەروەردگارە غەیری تۆمان نییە، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمان ئەدا ببارێن. ئیلاهی لەو کاتێ حەشر و حسابمان لەگەڵا ئەکرێن، بە ئەهلی حەیا حسابمان کرد. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە دنیا چۆن عیبەکانتدا شاردوین، یا ئیلاهی لە بەردەم مەخلوقاتە فەزەحمان مەکە یا رب العالمین. ئیلاهی بەخوا خەجاڵەتی زۆرمان کێشاوە لە حوزوری تۆیە، تەنها ئومێدێکمان هەبێ ڕەحمەتی تۆی. ئیلاهی بەچیە بنازین لە ساحەی مەحشەر و لە نامەی ئەعمالمانە، بە نوێژی کرچ و کاڵ و بە زەکاتی کرچ و کاڵ و بە دوعای کرچ و کاڵ و بە ذیکری کرچ و کاڵ و بە قورئان خوێندنی کرچ و کاڵمان، بە ڕۆژوویەک خۆشمان نازانین چۆن ئەیگرین. ئیلاهی بەخوا ئێمە چاومان تەنها لە ڕەحمەتی تۆیە، ئەزانین ئەمە ڕەحمەتێکتە لەسەر زەویە، ئەبە و شێوازەیە ڕەحمەتە گەورەکەی تۆ، نەوەتون و ڕەحمەتەکەت یا ئیلاهی ئێمەش بگێڕە بە یەکێک لەوانەی کە لەژێر ئەو ڕەحمەتە بین یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ لەم سەرزەویە، واللهی ئێمە مەحەبەتمان بۆ دینەکەت هەیە، حەزمان بە حوکم و تەحکیمی دینەکەت هەیە. ئیلاهی ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ، خۆشەویستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەیە، ئومەتی ئەوین یا ئەکرەم الئەکرەمین. ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ، بەخوا ڕقمان لە هیچ سەحابەیەک نەبووەتەوە، ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ، ڕقمان لە هیچ زانا و دانایەکی ئەم ئومەتە نەبووەتەوە. ئیلاهی داوات لێ ئەکەین بەم حوبانەی دڵمان، بەم ڕێزانەی ناخمان بۆ پیاوە گەورەکان، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن. ئیلاهی مەولەوی ئاسا کاتێک کە ئەڵێت ئەفەرمێ لە ساحەی مەحشەرە بەخوا خەمی خۆم نییە، خەمی ئەوەمە کە عەرزم ئەکەن، ئەڵێن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە شوێن کەوتەی تۆ بوو، ئەم دەش خەجاڵەت بوو. ئەفەرمێ خەمی دەم و چاوی پێغەمبەرمە صلی الله عليه وسلم کە زەرد هەڵگەڕێ، خوا پەروەردگارە بمان کەرە عەبدێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شانازیمان پێوە بکە یا ئەکرەم الئەکرەم. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، پەروەردگارە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە، لە گوناهی هاوڵ و دۆستەکانمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت لە گوناهی هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە. بەخوا پەروەردگارە ئێمە ڕقمان لە هیچ کەسێکی ئومەتی پێغەمبەر نابێتەوە صلی الله عليه وسلم، هەر ڕەنگێکیان هەیە، هەر ناوێکیان هەیە، هەر دەنگێکیان هەیە، لە هەر شوێنێکا هەن، لە هەر زەمانێکا هەن، لە هەر زەمانێکا بوون، لە هەر زەمانێکا ئەبن، خوای لە گوناهی هەر هەمویان ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە، تایبەت ئەوانەی لە مزگەوتا تاعەت و عەبدایەتیەکیان کردووە، خوای لە گوناهی هەمویان ببوورە. خوای زۆرن ئەوانەی کە لە مزگەوتە لەگەڵمانە ساڵانی پێشوو لەگەڵمانە بوون و ئێستا باریان کرد و بەجێیان هێشتین، خوای لە گوناهی هەمویان ببوورە. یا ئیلاهی زۆرن ئەو عەبدانەی کەوا لە ناو گۆڕەکانیانە چاوەڕێ ئەکەن، یا ئیلاهی موسڵمانێ دوعایەکیان بۆ بکە، خزمەکانی خۆیان لە یادیان کردوون، بێکەسن، بێنازن، یا ئیلاهی ئێمە لێرەوە دوعا بۆ هەر هەمویان ئەکەین. تو گەورەی خۆت هەموو ئەوانەی کە وەفاتیان کردو لە ناو گۆڕەکانان، یا ئیلاهی هەڵەیەکیان هەیە، کەم و کوڕێکیان هەیە،
خوای لە هەمویان ببوورە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت هەر کەس گرفتێکی بۆ چارەسەرکە. مسلمانانێکی زۆر تەڵەبی دوعای خێریان لێ کردوین یا ربی خۆیە گرفتی هەمویان چارەسەرکە، گرفتی ماڵەکان هێواشکەرەوە، دڵمان پەیوەستکە بە یەکەوە، مشکلەکانمان لەسەر لابەرە یا رب العالمین، دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. کۆمەڵێن نەخۆش هاواريان هێناوە بۆ لای ئێمە، یا ئیلاهی ئێمە بە خەجاڵەتی خۆمان دڵت خستوونەتە سەر ئەوەی کە بێنە لای ئێمە و داوامان لێ بکەن و ئێمەش داواکانیان بەرزەکەینەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خۆیان شیفای هەمویان بنێرە یا رب العالمین. ئیلاهی طلبی بەرەکەتت لێ ئەکەین، خۆیە بەرەکەت بەسەرمانە ببارێنە، بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە، بەرەکەت بەسەر مناڵمانە ببارێنە، بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر کوردستانە ببارێنە، بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ببارێنە. ئیلاهی بەرەکەت بخەرە ناو ئاوەکانمانەوە، بیرەکانمان پڕ ئاوکە، کانیاوەکانمان هەڵقوڵاوکە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت یا ئەکرەم الئەکرەمین. بەرەکەت بخەرە ناو زەرعاتمانەوە، بەرەکەت بخەرە ناو باخەکانمانەوە، بەرەکەت بخەرە ناو مەڕ و ماڵات و ئاژەڵمانەوە. یا ئیلاهی بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت خۆیە بەسەر بازاڕەکانمانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین کاسبکارەکانمان ژیانیان پڕبەرەکەتکە، ماڵەکانیان پڕبەرەکەتکە، ئەهلی وەزیفەمان یا ئیلاهی هەر هەمویان ژیانیان پڕبەرەکەتکە، بەرەکەت بەسەریانە ببارێنە یا رب العالمین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت، لەم ژیانە بێ بەرەکەتمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی بەخوا ئەزانین ئێمە زۆر کەم تەرخەم بوون لە حوزوری سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، بەڵام یا ئیلاهی بەدڵ ئەمانەوێت سەلام بە ئەو خۆشەویستەمان بنێرین، تو گەورەی خۆت سەلامەکانی ئێمە پێ بگەێنە، یەک یەک ناومان لە خزمەتیا بێنە، سەڵەواتی خۆت بەسەریادا ببارێنە بە ئەندازی هەناسەی مەخلوقات، بە ئەندازەی نمەی بارانی باری و بە ئەندازەی دەنگی هەنارەکانی هەڵەبجە، سەڵەوات بە دیداری پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم. خوای گیان ئەم دوعانەی کە کردمان لێمان قبول کە، تەراویحەکانمان لێ قبول کە، شەو زیندەیەکانمان لێ قبول کە، شەوانی قەدر بە قسمەتمان کە، نوێژەکانمان لێ قبول کە، یا ئیلاهی سەدەقە و سەرفیترەکانمان لێ قبول کە، زەکاتەکان قبول کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت هەموومان دوێتی ڕۆژەکانمان لێ قبول کە یا رب العالمین، ختمی قورئانەکانمان لێ قبول کە، ذیکر و ئەورادمان لێ قبول کە، دەرسەکانمان لێ قبول کە، گوێگرتنەکانمان لێ قبول کە، مانەوەمان لە مزگەوت و ئیعتیکافەکانمان لێ قبول کە یا رب العالمین. ئیلاهی بەخوا ئەم ئەمدانە کە هاتوونەتە ماڵەکەی تۆ بە نیدائێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەمانە ئیلاهی ئەهلی سوجدن لە حوزوری تۆیە، سوجدە بۆ هیچ کەسێ نابن تەنها بۆ تۆ نەبێ، ڕکوع لە بەردەم هیچ کەسێکە نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ، دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە بۆ هیچ کەسێک تەنها و تەنها لە حوزوری مەقامی تۆیان نەبێ. دەیە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت دوعاکانمان ئەم شەو قبول کە یا رب العالمین، دەرگای خێرمان بەسەرا بکەرەوە یا رب العالمین. ئەم مسلمانانە هەر دوعایەکەن ئەم شەو خوای گیرای بکە یا ربی، خوای قبوڵی کە، خوای لەمان قبول کە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناه من الشيء أجبوري وخالي من قبولك.